ئێوارتان باش بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەودی سنوور پێکەوە لەگەڵ هاوڕێیانم گفتوگۆیەکی ورتر قوڵتر و بە تێگەشتنێکی فراوانترەوە دەربارەی یەکتر لە پرس و بابەتە هەنووشکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین کە تایبەتە بە دۆخ و پرسیاری کوردەوە. جارێکتر دەچینەوە سووریا بە تەنیشتی دیمەشقەوە گفتوگۆکانی نێوان هێزەکانی سووریا دموکراتیک کە نوێنرایەتی کوردەکانی خۆمان دەکەن لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی ئێستای دیمەشق ئەگەرچی حکوومەتێکی تا ڕادێک بە ڕاگوزەر و بە ئینتقالی ناسراوە بەڵام حکوومەتێکە کە ئێستا لە کاردایە و زۆرنی وڵاتانی دنیا مامەڵی لەگەڵاکەن. پرسیارەکە لەسەر دۆخی کورد ئێستای کورد و ئایندەی کورد دەبەستینەوە بە چەند لایەنێکی جیاوازی کاریگەریەکان لەسەر فۆرمی نوێی مامەڵەکردنی سووریا. ئێمە لە چواردەی ڕابردووە سووریایی بەشار ئەسەدمان هەبوو، سووریای خێزانی ئەسەد کە پەیوەندێکی زۆر تند و تۆڵ و تا ڕادێکی زۆر استراتیجی و تەنانەت مەزهەبیشیان لەگەڵ کۆماری ئیسلامیێران هەبوو. بەڵام لە پاش کەوتنی ڕژەمی بەشار ئەسەد و هاتنە سەرکایی ئەحمەدە شەرع ئەم پەیوەندیە نەک هەرنەما بەڵکو تا ڕادێکی زۆر بەرەو قۆناغێکی زۆر تند و وەستانەوە دژیەکتر گەڕایەوە. ئەمانەوێ لەم پەنجەرەیەوە سەیری پێگە و دۆخ و پرسیارە گرنگەکەی کورد بکەین لە ڕۆژاوای کوردستان. ئایا نەمانی ئێران لەناو سووریایە؟ نەمانی پشتیوانی و کاریگەری ئێران بەسەر حکوومەتی سووریاوە؟ چەندە دەرفەتی بۆ کورد هێناوەتە ئاراوە؟ چەندە ئاڵنگاری جیاوازتری بۆ کورد ڕەخساندووە؟ بۆ ئەم پرسە بۆ ئەم پرسیارە گرنگە لەگەڵ دوو هاوڕێی زۆر بەڕێزم کاکتۆر کاردۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت و هەروەها دکتۆر ئەردەشیری پەشەنگ توێژەی نودوڵەتی لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە گەرم و گوڕاکەین. کاکتۆر زۆر بەخێر بێت. چاوەکەم وەکو باسم کرد لە پێشەکی بەرنامەکەیە ئەگەر بە خێرایی چاوێک بخشینەوە بە ئێستای کورد لە ڕۆژاوای کوردستان دیارە ژمارەی گفتوگۆ هەیە لە بینی حکوومەتی ئێستای سووریا لەگەڵ هێزەکانی سووریا دموکراتیک و بە دیاریکراوی بەڕێز مەزلوم عەبدی. ئێستای گفتوگۆکان لە چه ئاراستەیەکایە بۆی ورتر بچینە ناو پرسەکەەوە؟ زۆر سپاسی تۆرجان. ڕاستی بابەتەکەی ئەوەی کە ئێستا لە سووریا ئەگوزارێت تا ڕادەیەکی زۆر بابڵین لە هەمان کاتە چەند گفتوگۆیەکەکرێت. ئەوە نییە هەن لە بینی بەڕێز مەزلوم عەبدی و حکوومەتی دیمەشقا بێت. بابڵین ئەو دیفاکتۆیی کە هەیە لە سووریا کە ئەگەر وای نابنین حکوومەتی کوردی لە باکووری سووریا و کە کاتە ڕۆژاوای کوردستانەکە کۆمەڵێکی زۆر لە کارتی جیاوازە بینێ لە ناوچەکەیە. ئێمە ئەومان لەبیر نەچێت کە لە دوای داڕمانی بەشار ئەسەدەوە هەموو چاوەکان لەسەر ئەوە بوو با بڵێین یەکەمین هەنگاوی حکوومەتی نوێ دیمەشق چیە بێ؟ ئایا حکوومەتێکی جیهادی سەلەفی داعشی ئەم جۆرە ئەبێ ئایدۆلۆژی ئەبێت با بڵێن حکوومەتێکی تائیفی زۆر با بڵێن سێکتریان ئەبێت؟ تقریبا ئەحمەد شەرع توانی ئەم هەموو کارتە لە خۆی دوور بخاتەوە. ئەمە وای کرد کە تا ڕادەیەکی زۆر چاوەڕوانیەکانی ڕۆژئاوا بگۆڕێت، یعنی با بڵین لە چاوەڕوانکردنەوە بچون بۆ چاوەڕوانکردنێکی تر. لە هەمان کاتە ئەومان لە خەیاڵا بێت کە ئێمە پرۆژەی تورکیمان هەیە. تورکیا پرۆژێکی استراتیجی خۆی هەیە هەر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پلس سووریا کە ئیتر ئەوتوانی بڵین کێسا گەورەترین پارووە بۆ تورکیا. لە هەمان کاتە پارالێلی ئێمە ئیسرائیلمانەیە کە پرۆژەی میدڵ ئیستی گەورەی هەیە نێشاردوێتەوە ساڵانێکی زۆر ئەم قسەیە هەیە و ئێستا بە ئاشکرا ئەماڵێت وە ئیشی بۆکە. لە هەمان کاتە ئێمە سعودیەمانەیە کە پاڵپشتی قەتەڕ و ئیماراتی ژێ ئەوانیش بە هەمانشەوە پرۆژەی خۆیان هەیە. هەموو ئەم پرۆژانە ئیش دەستە سووریاکەن. بۆیە کورد تا ڕادەیەکی زۆر ئەگەر بڵێم بەم جۆرە تا ڕادەیەکی زۆر تووشی چۆن بڵێ نەک تووشی بێهیوای بووە بەڵام دڵڕاوکێکی زۆر زۆر ئەترسێت لە چی لەوەی ئەگەر بچێتە استراتیژی ئیسرائیلەوە تورکەکان چیەکەن، ئەگەر بچێت استراتیژی خلیجەوە ئەی با بڵێن ئیسرائیل و تورکیا چیەکەن. لەسەر و هەموو ئەمانەشەوە ئێمە پلانێکی ئەمریکی وازەحمان نییە بۆ سووریا ڕاستیەکەی. توان باراکسمانەیە ینی کۆمەڵێک بیرۆکەی هەیە، بیرۆکەکانی ئەوەیە کە نزیکە لە تێگەیشتنی تورکیا و ئیسرائیل ئەگەر بەم جۆرە بیری لێ بکەینەوە و خلیجیش تا ڕادێکی زۆر لەگەڵ ئەوەیە و ئەمریکا
چەند جار دووپاتی کردو بە تایبەتی لە سەردەمی تێرمی دووەمی دۆڵان ترامپە ئەوان لەگەڵ سووریایەکی یەکگرتووان ئەم مەسلەی ئەوەی کە پێوتە یونایتد سیریە یعنی ئەم سووریایەکی یەکگرتوو مەسجەکە زۆر قرسە ڕاستیەکەی ئەگەر سووریایەکی یەکگرتوو دروستکەین ئایا مەسەلەی فیدرالیزم بۆ سووریا نابێت ینی ئەوە تۆم باراکس لەو شتانە کە باسی واکە کە ئەوان بڕایان بەوە نییە کە سیستەمێکی فیدرالی لە سووریا جێبەجێ بکرێت ئەمە تقریبان لەگەڵ نەخمەی دیمەشقایەکە گرێتەوە بەس بە ئاشکرا دیمەشق خۆی با بڵێن نەچێتە ئەوە کە بڵێ ئێمە لەگەڵ قسەکەی ئەمریکەکانین بەڵام زۆریان لەگەڵ ما پێخۆشە وەزیری خارجی بە تایبەتی وەروەها ئەتوانین ئەحمەد شەرعی شووە بەڵام هەفتەی ڕابردووتر لە گفتوگۆکانی بە دیاریکراوی گفتوگۆیەکی ڕۆژنامەوانی بەڕێز مەسلوم عەبدی تقریبا ئاماژەیەکی بەمە کرد کە یەک ئاڵا ئەبێت یەک سوپا ئەبێت تا ڕادەیەک هەستەکەم ئەوانی شەر بالفعل تا ڕادەیەکی زۆر مەزڵوم عەبدی عاقلانەتر زۆر پراگمەتیانە ئیشەکە زۆر هەوڵ ئەدان لەگەڵ ئەوەی کە ئەگوزارێت ئیشی لەگەڵ نەک ئەوەی کە من خەونێکم هەیە بگەم بەو خەم ینی سیاسەت لەگەڵ کاڵای ڕۆژانەیە مامەڵاکە نەگەرەوەی ئێمە پلانێکمانەیە بگەین بە دەوڵەت ڕاست ئەمە پلانە ئەمە تۆ ئەکرێت کارێکی استراتیژی ئیشی بۆ بکەیت چونکە مەزڵوم عەبدی ئەزانێت ئەو هێزەی کە لە سووریا ئەگوزارەیە بە تایبەتی ئەو هێزەی کە با بڵین کە لە سەردەمی بە تایبەتی کە هاوپەیمانان هاتن بۆ پاڵپشتیکردنی ڕۆژئاوا بۆ لێدان لە داعش ئەم هێزە ئێستا بێزگە لە داعش دەیان هێزی تری بۆ دروست بووە ئەتوانین بڵین دەیان دوژمنی تری بۆ دروست بووە بەڵام بە ناوی جیاواز ئێمە تورکیامان هەیە لەو لاوە کە خۆی ئامادە کردووە و بەوە قوبوڵی نییە هێز هەلێرا بمێنێتەوە یعنی هەستەکە هەمیشە قواتی سووریا دیموکرات ینی وەکو خۆیەکی لە تیۆریستەکانی با بڵین ڕۆژنامە تووشەکان ئەگەر بشنە ناو سووریاوە هەمیشە ئێمە ئەو ترسە لە دڵمانایە چونکە ئەوانە هەمویان تەمرینیان کردو و چەکیان پێ و جەنگ ینی ئەکسپریەنسێکی زۆریان هەیە لە جەنگە بۆیە هەمیشە تورکیا بە هەڕەشە سیریانەکە لە هەر شوێنەکە بن ینی لە هەر شوێنێکی سووریایە بن بۆیە بەڕاستی قواتی سووریا دیموکرات یاخو با بڵین کوردەکانی ڕۆژئاوا لە حاڵەتێکان زۆر لە مەترسیان لەوە ئەترسن بڵێ ئەگەر ئێمە بچینە ناو دیمەشقەوە چی ئەبێ دیمەشق پەشیمان بێتەوە ئەی چی ئەبێ تورکیا پاڵەپەستۆیەکی زیاتر بخاتە سەر دیمەشق و دیمەشق شەڕکە لەگەڵ ئێمەیە بۆیە لە هەموو دۆخەکانە زۆر متەڕەدیدن زۆر ئەترسن بەڵام بەڕاستی ئەمە زۆر باشە دوای دێمەسەر مۆزوعی تورکیا چونکە پێشتریش جناب باس شتێکت کرد و پێم وایە ئەوەش مۆزوعێکی گرنگە کە ڕۆڵی سعودیە و خەلیج ئایا تورکیا بەرامبەر بە نزیکبوونەوەی ئەحمەد شەرع لەو ئاڕاستەیە چۆن ئەتوانێت مامەڵە لەگەڵ کووردا بکات ئەوە ڕەنگە پێویستی بە ورتر بێت ئەچمە تاران لای کاک دکتۆر ئەردەشیری پەشەنگ هاوڕێی بەڕێزمان توێژەی نێودەوڵەتی دکتۆریان ێوارە باش خۆشحاڵم کە بە سەلامەت و لە شتاغی ئەدبینین پرسەکەمان باسی کووردە لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا بۆ بە دیاریکراوی پاش تێکچوونی پەیوەندی سووریای ئێستا و ئێران کە پەیوەندێکی مێژینە هەبوو و تا ڕادێکی زۆر کاریگەری و نفوزی ئێران هەبوو بەسەر سووریاوە ئەگەر جەنابەت ئاوا بە فراوانتر با بڵێن ڕایەکی خۆت بخەیتە ڕوو دەربارەی ئێستای کورد لە ڕۆژاوای کوردستان سڵاو ڕێزی منیش پێشکەش بە هێوە کاک دکتۆر زەلمی عەزیز هاوڕێی عەزیز و هەروەها دکتۆر کادۆ میوانێکی بەرنامە و هەموو بینەرانی خۆشەویستی کاناڵی کوردستان خۆشحاڵم کە لە خزمەتتانە ئەگەر بگەڕێمەوە سەر پرسیارەکەتان لەسەر کاریگەری بوون و نەمانی ئێران لە سووریە لەسەر مەسەلەی کورد ئەوە دەتوانین بڵێن لە کاتێکە بەهاری عەرەبی ڕووی کرد بە سووریە و سووریە دووچاری قەیران بوو خۆپێشاندانەکان دەستی پێ کرد و ئۆپۆزیسیۆنی سووریە وەکو جبهەیە ئازاد ئەو کاتکە یا ئارتشی ئاسپای ئازاد کە باس دەکردیا هێزێکی زۆری گرت ئێران هاتە پاڵپشتی تەنیا متحیدی استراتیژیکی خۆی لە ناو ناوچەکە یعنی دەوڵەتی سووریە و هەموو هەوڵێکی دا کە دەوڵەتی سووریە ببینێتەوە ئەو هەوڵشە تا پارەکە تقریبا تا 9 مانگ لەمەوە بەردەوام بوو دەتوانی بڵین کە ئەگەر لەم چوارچێوە تەماشای بکەین و تحلیل بکەین نگاهی تاران بە کوردەکان جیا لەوەکە لە بواری هویەتی لە بواری مەسائلی کەلتوری تەبیعەتەن کوردەکان چ کوردی ڕۆژاوا بێت چ کوردەکانی دیکە پەیوەندیەکی مێژوویی و کەلتوری و زمانی و وەزیەتێکی وایان هەست لەگەڵ بەقی ئێرانیەکانە بەڵام لە عەرسەی سیاسی نگای تاران لە سووریە بەسەر بە کوردی ڕۆژاوا نگایەکی تاکتیکی بوو بەو معناکە استراتیژی گشتی ئێران مانەوەی دەوڵەتی بەشار ئەسەد بوو و لە چوارچەوەی ئەو استراتیژیە ڕاوێژکاری دەکرد یا هاوکاری دەکرد
لەو ڕاوێژکاریش و هەوکاریشە دەرفەتێک بۆ کورد دروست بوو ئەوە کە دەزانین لە ساڵانی 2011 کە هێرش لەسەر سنوورەکانی تورکیا یعنی ئەو نیروێرەکە نیروی ئۆپۆزیسیۆن هێشتا نیروە جەهادیەکان نهاتوون لەسەر سنوورەکانی تورکیا بۆ سووری ئاهات و حمایەتێکی لوجستیکی جدی دەکریا بە تەوری تەبیعی باشترین مانعی ئەوە کە ئەو هێرشە یا ئەو حمایەتی لوجستیکی تورکیا لە نیرویێری ئۆپۆزیسیۆنی سووریا کەم کاتەوە چون لە سنوورە هاوبەشەکانی کورد بوو کوردەکان بوون لەو کاتە غیرە فەرمی چون هیچ کات بە فەرمی ئەمە ئێران باسی نەکردووە غیرە فەرمی ئێران بە سووریا ڕاوێژکاریدا کە بە کوردەکان تا ڕادەیەک دەستی کوردەکان باز بڵێت نیروەکانی سوپای سووریا لە سنوورەکان هاتنە بۆ دەمشق چون دەمشق هەرعان بوو کە پایتەخت سقوط بکات و هەتا چەکیش بە کورددا یعنی بەشێکی زۆر لە چەکەکانی کە لە دەستی کوردی ڕۆژاوا بوو چەکانی بووکەنی سوپای سووریا بوو بەڵام نیگاکە کاوە ئاماژەم پێکرد نیگایەکی تاکتیکی بوو یعنی چەک بە دەستی کوردیان و قەویکردنی کورد لەو کاتە بەرگیریکردن لەسەر ئەو هێرش و ئەو فشارە بوو کە تورکیا یاوەتە سەری سووریا بۆ ئەوە کە کوردەکان بوون بە مانعیەوە کە تورکیا هێرش بێت یا نیروەکانی نزیک بە تورکیا هێرش بێن و بەشار ئەسەد بڕوخێت لە ئەم وەزعیەتە بوو بە دەرفەتێکی گەورە بە کورد یعنی دەرفەتی دەستپێکردنی کورد لە ڕۆژاوا دەتوانین بڵێن کە ئەو حساب و کتێبی سیاسی و ژۆپۆلیتیکە بوو کە تاران و دەمشق لەگەڵ یەکتری بوویان بۆ بەرامبەری تورکیا لە 2014 ئێمە کە شاهدین کە داعش سەری بەرز کرد ڕۆڵی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتچە کورد لە باشووردا چ لە ڕۆژاوا ڕۆڵێکی تایبەتمەندتر بووە 2015 بوو بە هاوپەیمانێکی ئەتلافی نێونەتەوەی ئەو نگای تاکتیکیە بەداخەوە تامانەوەی ڕژیمی بەشار ئەسەد هەر بەردەوام بوو یعنی ڕەنگە لە ئێرانە بازێک لە دیپلۆماتە کاربەدەستەکانی ئێران باسیەوە دەکەن کە قەلایەکی زۆریاندا بۆ ئەوەی کە مافی کورد لە وەزیەتی تازە لە سووریا تا ڕادەیەک مافەکە باشتر بێت حیمە دەزانین کە لایەنیکەم 500,000 کورد بێ هیچ شناسنامەیەک بوون بەشار ئەسەد ئێترافی بە بوون و هاوڵاتیبوونی کوردی نەدەکرد دەیوت کە کورد لە سووریا میوان ئەوانە یا لە باشوور هاتوون یا لە باکوور هاتوون و ئێران یەکان باسی ئەویان دەکرد کە بازێک لەو مافانەکە لەو چەند چوارچەوە دریا لەسەر ئەوە بوو بەڵام ئەوە نەبوو کە وەکو نگایەکی استراتیژیک ئەو جۆرەکە تورکیە بە ئێتلافەکەی خۆی هەستی لە ناوچەکە چە بە تورک زمانەکان چە بە تورک زمانەکان چە بە ئیسلامیەکان کە نگایەکی استراتیژیکی هەست هەوڵەدات ئەوانە سەر بکەون ئەوان نگایەکی نەبوو لەسەر ئەوە ئەو بوون و نەبوونی ئێران لە سووریا کە کاریگەریکی تاکتیکی بوو بە هەرچەند ڕۆڵێکی جدی بوو لە دەستپێکردنی بنەوعی بزوتنەوەی ڕۆژاوا ئەوەندە ئێستا کاریگەر نییە ئەو یەک مەسەلەیەکی دیگەر کە حەز دەکەم ئێستا ئاماژی پێ بکەم هاتنی ئەحمەد الشار بە باوەڕی من شاید دەرفەتی تا ڕادەیەک بێشتر بێت لە تهدیدەکانی ئەگەر هێمە فەرز بکەین کە ئەحمەد الشار نهاتایەت و هێشتا دەوڵەتی بەشار ئەسەد لە ڕووی کارە بمایەتەوە ئەوە لەلایەکی دیکەشەوە دۆناڵد ترامپ هاتووە ڕووی کاری ئەمریکا بەشار ئەسەد خەریک و شوێن بە شوێنی سووریای داگیر دەکردەوە نیروەکانی ئەو دەوێنە و هیچ دانیشی بەوە نەوەدا کە هیچ حکوومەتێکی مەحەلی بە قۆڵی خۆیان یا حکوومەتێکی غێر لە دەمشق بمێنێتەوە هەرچەند ئەحمەد الشەرعیش هەر ئەوها نیگایەکی هەیە بەڵام ئەگەر فەرز بکەین کە دەوڵەتی پێشوو قدرەتی بگردایەتەوە تەواوی شوێنەکانیشی بگردایەت ینی ئەو لە سەدان سیخاکیشە کە لە دەستیان نەبوو بگردایەتەوە و ئامریکاش کەم گەرێک و لە ناوچەکە بڕاتە ترامپیش پێشتر ئەزمونێکی ئاوایە بوو کە شانسی کورد بە باوەڕی من لەو کات کەمتر بوو لە ئێستا هەرچەند ئێستاش وەزیعەتەکە وەزیعەتێکی ئیدئال نییە هەڵوا دەزانین فشارەکان لەلایەن تورکیا و فشارەکان لە دەوڵەتی دەمشق هەیە هەتا هەواکە کاکادۆش ئاماژە پێکرد نوێنەری ئەمریکا لە تورکیا کە نوێنەری ئەمریکا لە دۆسیەی سووریەشە زۆر قسەکانی ئەگەر نەزانی کە ئەمە سەفیری ئەمریکاس لە ناوچەکە وا دەزانی ئەمە کە نوێنەری دەوڵەتی تورکیەیە و باسانێک دەکات هەرچەند لە هەفتەی ڕابردوو تۆزێک تا ڕادەیەک قسەکردنەکە و مۆزەکانی تۆزێک گۆڕاوە و باسی هەتا حکوومەتی فدراڵیش تا ڕادەیەک دەکات بەڵام بە باوەڕی من وەزیەتی ئێستای کورد لە وەزیەتی ئەوەیە کە ئەگەر بەشار ئەسەد بمایێت و لەم کاتە ڕادێک باشترە چون ئاڵۆزەکە بێشترە و تۆزێک لەم ئاڵۆزە شاید بتوانێت دەرفەتانێک بۆ بڕەکسێنێت دەستەکان خۆش بە دکتۆریان دێم وڵات دواتر کاک تورکاردۆ ئەو مەوزوعە بە تۆزێک وەرتر بکەینەوە کورد ئەگەر تەنیا چاو بکەین سەر دەرفەتەکانی بەردەمی ئێستا لە حاڵەتی بەهێزبوونی پەیوەندی عەربستان و با بڵێن سعودیە و وڵاتانی خەلیج لەگەڵ ئەحمەد شەرعە
کورد دەرفەتێکی باشە بێت کە بتوانێت سوود لە پەیوەندی خۆی لەگەڵ تورکیا وەرگێ ئەمە لەلایەکەوە بە پێچەوانەوە بەرامبەر بە پەیوەندی خراپەکەی ئێستای ئەحمەد شەرع و ئێران ئایا ئێران ئەحمەد شەرع ئەتوانێت دەرفەتی زیاتر بخاتە بەردەم کوردەوە ڕاستیەکەی تقریبا ئەتوانم بڵێم ینی ئەمە لە پلانی ئەحمەد شەرع چەند جارێ لە قسەکانی ئەحمەد شەرع جارێک قسەی کردووە باسی ئەوەی کردووە کە سووریای لەتم نەما ئەوەی کە خۆیان ئیکێشن بە خۆیان و ئەو شین و شەپۆڕی کە ئەکرا لە سووریایە بە تایبەتی لە بازاڕی سوقی حەمیدیە لە دیمەشقی پایتەختە کە ئەمە پایتەختی ئەمەویەکان بۆیانی ئەمە خۆی بۆ خۆی ئەمە مێژووە ینی ئەوەی کە مێژووی شارەزای مێژووی ئیسلامی بێ لەمە تێگەل لەم تێرمانە بۆیە با بڵین ئەحمەد شەرع ئەمەی کردو بە وەکو چۆن بڵێ سیاسەتێکی استراتیژی سووریایە کە ئێمە ئەگەر عێراق جارانی پێشوو لە سەدەمی حیزبی بەعسی سەدام حوسێنە شمشێری عەرەب بوو بێت دەرگای باخچەکانی عەرەب بوو بێ ئەوە ئێستا سووریایە ئەمە تقریبان بۆ سعودی زۆر گرنگە ینی ئەمە لە سەدەمی محەممەد بن سەلمانە کە ئەویش نوێیە ینی ئەتوانین بڵێ نوێیە بۆ مێژووی کە ئێستا هەیە و تا ڕادەیەکی زۆر پاڵاپەستۆکان زۆرە بۆ سەر ئێران بۆی ئەحمەد شەرع ئەوێ با بڵێن لە ڕێگەی ئەم ڕیتۆریکەوە خەتوکەی چی بە خەتوکەی ئەوە بووە کە ئێمە پاڵپشتی ئەو وڵاتاناکەین کە دژی ئێرانن چی ئەگرێتەوە ئەگەر ئەمە بخوێنینەوە سعودیە ئیسرائیلە هەمان تورکیاش ئەگەر بۆ ئێران و ئیسرائیلی شاد ئاسمانە کرابوویەوە بێگوم نەکرابووە بەڵکو بگرێت لە سووریا خەڵک خۆشی دەرەبری ئاهەنگی دەرەبری یعنی بە کوشتنی حەسەن نەسڕۆڵا خەڵکانێکی زۆر دڵخۆشە بوون ینی لە سووریا بۆیە بەڕاستی ئەمەی کە ئێمە ئەیبینین ئێستا ئەم دۆخێکی ئێستا لە سووریا هەیە تا ڕادەیەکی زۆر بە مێژووی وا هاتووە کە لە سەدەمی بەشار ئەسەدا بە تایبەتی کە کورد پەیوەندیەکی هەبووە لەگەڵ ئێرانیەکانە بۆچی چونکە بە دیفاکتۆ ئیشکراوە لەگەڵ حکومەتی بەشار ئەسەدا ڕێککەوتنێک هەبوو لە ناوچە کوردیەکانە کە بۆ ئەوەی ئەو ناوچە کوردیانە بپارێزرێت لە تۆپ و تیاری بەشار ئەسەد چکە بەشار ئەسەد دەستی نەپارێز بە کیمیایی هەموو کەسێکیدا بەڵام ئەوان هەڵیاندا ئەو ناوچانە پارێزن ئەمە وای کرد کە ئەو بیر و بۆچوونە دروست بێ لە لای بەرامبەرەکەی کە کوردەکان ڕێککەوتن لەگەڵ ئێرانیەکانە لە کاتێکە ئەم ڕێککەوتنە بۆچی بۆ پاراستنی خودی مرۆڤەکان بووە ئەگینە هیچ بەرنمەیەک نەبووە کە شەڕوانانی ڕۆژئاوا کۆبکاتەوە لەگەڵ ئەو پلانە استراتیژی ئێرانەکان هەیە بوو با بڵین لە سووریایە چونکە ڕۆژئاوا لەبەری مقاومە حساب نەکراوە و ڕێڕەوی مقاومە نەبووە ئێمە ناتوانین بڵین بەرنمەی ڕۆژئاوا یاخود قەسەد لەگەڵ حیزبوڵای نزیک بووە بۆیە لێکنزیبوونێکی کوردی ئێرانی هەبووە بەڵام لەبەر ئەوەی لەو کاتانەیە کە ئێمە لەگەڵ بەشار ئەسەدا ڕێککەوتین یاخوام ڕێککەوتنێک هەبووە بۆ خۆپارێزی بووە لە داعش بۆ خۆپارێزی بووە لە چەتەکانی تورکیا کە کۆمەڵێکی زۆر لە هێزی چەکگاری دڕندەی لە عەرەب عەشیرەتەکان دروست کرد بووە هێزێکی زۆری تورکمانی هێنا بۆ ئێوە بۆیە پێویستی بۆ بوو کە سەستونەکانی پارێزێ بتوانێت بە هێزێکی نیظامی خۆی پارێزێ ئەمە وای کرده بوو لە بەرامبەرەکەی وابشان بە کە کوردەکان هاوپەیمانی ئێرانن و کوردەکان لەگەڵ ئێرانەکانن بەڵام لە ڕاستیە ئەمە تا ڕادەیەکی زۆر لە دوای داڕمانی بەشار ئەسەد و ئەمە دەرکەوت کە نەخێوانیە بەو جۆرە نەبوو کە واتەوەقوعکرا بەڵکو ئەمە پلانێکی تەکتیکی بووە بۆ خۆپارێزی بووە پلانێکی سەربازی بووە بۆ ئێرانەکان نەیانتوانێت جێپی خوان ئەوە قایم کە لە ڕۆژئاوای کوردستانە کاتێکە لە دیمەشق بڕوخێن لەوێ خۆیان پارێزن بۆی لە ڕاستیە ئەوە نەبووە ئەو ئامانجەی کە کورد خۆی بپارێزە بە ئێران و لە ڕۆژئاوایە بەڵام لە ڕێگەی تەکتیکی سەربازی و بەڵێ سوودیان وەرگرتووە لە تەکتیکی سەربازی ئێرانی وەکو چۆن سوود وەرگیراوە لە فەڕەنسیەکان لە ئەمریکیەکان ئەمە شەڕە لە کاتی جەنگا وەکو عەرەبەکان ئەڵێ هەموو شتێک حەڵاڵە لە خۆشەویستی لە جەنگا بۆی لە ڕاستیە ئەوەش لە کاتی جەنگان هەموو ئامڕازیان گرتوۆتە بەر بۆ قوتاکردن و ئەمە جەنگێکیشە هەمووی بەرامبەر بە هەموویەتی ینی لە سەردەمی داعشە ئەوەی ئازا بۆ بتوانێت خۆی دەرباسکە ئێمە شنگاڵمان بینی ینی ناکرێتەوە ئەوەندە بە شێوازێکی هەک چۆن بڵێ ئادیالیستانە و زۆر مناڵانە بیرکەیتەوە کە بڵێ ئێمە ئەکرێت لە ڕێگەی کۆمەڵێک فکری چۆن بڵێ هیمانیزم و دیموکراسی خۆمان پارێتی نە لە ڕاستی ئەوەی کە لۆژ ئاوا کرا کۆمەڵێک سیاسەتی دیفاکتۆ بوو ئەمە وای کرد کە بەرامبەرەکەی وا بیرکاتەوە کە بەڵێک ئەمان مێلۆ ئێرانین و بۆیە ئێساش تقریبا ئەمە هەرماوەتەوە بەڵام خۆشبەختانە ئەمە زیاتر کاڵبووەوە و زیاتریش کاڵەبێتەوە بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەردەشیر ئەگەر بەراورد بکەین لە پەیوەندی کورد لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ ئێران لە سەردەمی بەشار ئەسەد لەگەڵ ئێستاە هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەیە ئێستا پەیوەندێکی تاکتیکی بێ پەیوەندێکی
با بڵێن کاتی بێ پەیوەندێک بێ بۆ زەمنێک بەڕێوەچوو بێ دکتۆر کاردۆ ئەڵێ پەیوەندێکی استراتیژی نەبووە لە ڕابردووە با بڵێن لە سەردەمی بەشار ئەسەددا تێگەشتنی ئێران و ڕۆژئاوای کوردستان تێگەشتێکی تاکتیکی بووە بۆ پاراستنی ناوچەکە بووە لە شەڕ و لە هێرشی بەشار ئەسەدووەمانە لە ئێستایا هیچ خوێندنەوەیەک هەیە بۆی کە پەیوەندێکی ناڕاستەخۆ هەبێت چکە بیرمان نەچێت ئێستا پەیوەندی ڕۆژئاوای کوردستان لە کاتێکا لەگەڵ تورکیا لە خراپترین دۆخیا بوو بەڵام کۆبوونەوە هەیە ئێستا پەیوەندێکی ڕاستەخۆ ئێستا ینی پەیوەندی هەیە گفتوگۆ هەیە لەگەڵ هاکان فیدانا و چەند جارێکیش کۆبوونەوەی جیاواز کراوە لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی تایبەتمەند لەگەڵ ئێرانە ئێستا ئەگەر بەراوردێکی ئەو پەیوەندی ئێران و ڕۆژئاوای کوردستان بکەین لە سەردەمی بەشار ئەسەد لەگەڵ سەردەمی ئەحمەد شەرع هەڵواکە ئاماژەم پێکرد لە پرسیاریەک نیگای ئێران بە کورد لە ڕۆژاوا یا لە سووریە بەگشتی نیگایەکی تاکتیکی بوو چون استراتیژی گشتی ئێران کۆشش بۆ مانەوەی بەشار ئەسەد بوو وە کوردیش یەکێک لەو هێزەکانە بوو کە لە ئەو چوارچەوە دەیتوانی کە ڕۆڵی بێت و لە چوارچەوە ڕۆڵە چەکی پێدرا تاڕۆدێک ئازادی پێدرا و لە هەدەفی سەرەکی و هەدەفی گشتی ئەوە بوو کە بەشار ئەسەد و ڕژیمی بەعس بمێنێتەوە بە باوەڕ من پەیوەندی بەشێکی فرەی سیاست لە ڕۆژهەڵاتی ناوڕاست سیاستی نهێنیە و بۆ فرەکەسانێک وەکو ئێمە وەکو محلل یا وەکو ڕۆژنامەنووس جاروبار بە نیشانەکان تەماشا دەکەن کە ببینین کە چون دەیتایەکی جدیمان نیە دەیتایەکی ڕاستەخۆوانێ بە باوەڕ من لە دوای بەشار ئەسەد ئەگەر پەیوەندیەک لە بینی تاران و کورد لە ڕۆژاوا ماوێت پەیوەندیەکی نزمتر لە دۆری پێشە چون چەندانە مەسەلە ڕووی داوە من فکرەکەم لە چەند ساڵی ئەخیر بەلەوەکە تورکیە و پێکاکا بە فەرمی جارێکی تر دۆسیەی سڵح و ئاشتی دەست پێ بکەن کە ئێستا هەنگاوێرێکی جدی هەڵگراوە ئێران لە بەرامبەرە تەقەلایەکی زۆریدا کە بە نەوعێک پەکەکە بە غەیرەفەرمی بێت بە بەشێک لە جبهەی مقاومەت بەشێکی غەیرەفەرمی لە جبهەی مقاومەت چون ئێمە دەزانین کە پەکەکە بە لەحاظی شۆناس و بە لەحاظی کترێک لە مەسائل کامەڵەن جیاواز بوو بەڵام بەگشتی زۆر وابەستە و زۆریش تاقادەیەک چە لە بواری ژئۆپۆلیتیکی لە تەنگنایەکی ژئۆپۆلیتیک بوو بە ئێران وابەستە بوو چە لە مەسائلێکی دیکە نەوعێک ڕقابەت لە بینی تاران و ئەنکارا لەسەر پەکەکە بوو ئەنکارا بۆ ئەوەی جاری یا پەکەکە شکست بنێت یا بێتە ناو پرۆسەی ئاشتی و تارانش بە نوعێکی دیکە مانعلەوە بێت کە دەتوانین بڵێن کە نووسی مدەتی ڕابردوو دەربارەی دەستشکاندنەوەی تورکیا و ئێران لە خاکی سووریا بە دیاریکراوی باسی ئەمە کرده بوو کە لە دوای ئاستاراوە جارێکی تر ئەو دەستشکانەوەی بەردەوام بە بەڵێ لە ئەم وەزیەتە نوعی حەلبوون و ئەو پرۆسەی حەلبوونی کێشەی کورد لە تورکیا کاریگەرێکی زۆری هەست لە وەزیەتی کورد لە ڕۆژاوا هەر بووە سبعەسیەوە کە ئەگەر پەیوەندیەکیش لە بینی کاربەدەستانی کوردی ڕۆژاوا وەکو بەڕێز مەزلوم کۆبانی یا کەسانێکی دیکە بێت لەگەڵ ئێرانە ئەو پەیوەندیانە نزمتر لە دۆری پێشبێت هەمیش احتیاط لە سەریا بێشتر بکرێت تەبیعیە کورد لە ڕۆژاوا زۆر ئەوەندە هاوپەیمانێکی ئستراتیژیکی نییە و ناتوانێت تەواوی ئەو شانسەکانی خۆشی لە دەستوات هەروەکە دەبینین بە فەرمی جاروبار باس لەگەڵ ئیسرائیل دەکەن لە مەباحثی ڕۆژنامەنووسی و دیپلۆماتیکە بازێک لە مەقالە عینەکانە لە چەند هەفتەی ڕابردووە باس لەوە دەکەن کە ئامادەین لەگەڵ تورکیا بە تەوافق بگەین و من فکرەکەم کە ئەو ئەقلانیەتە کە لە کوردی ڕۆژاوا هەیە ئەوێتە بەعسەوە کە بەشێک لە نیگای خۆشیان بە تاران بمێنێتەوە بەڵام بەباشی ئێستا دەزانن کە حساسیت لەسەر ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ها لەسەرا و نزیکبوونەوە بە تاران بە هەر تەریقێک حەزینەی کورد لە ڕۆژاوا ئەواتە سەرتەوە فشاری سووریە فشاری تورکیا ئەواتە ئەبانەوە لە لایەکی دیکەشەوە ئێستا ئێران زۆر دەرگیری مەسائلی ناوخۆی خۆیە زۆر دەرگیری مەسائلی شەڕی ڕاستەخۆ و ئەگەری شەڕێکی دووبارە لەگەڵ ئیسرائیلە و هێشتا لە دوای ڕووخاندنی بەشار ئەسەد لە سووریە و ئەو شەڕەکە دوو مانگ لەمەوە لەگەڵ ئیسرائیل بوویەسی ئێران هێشتا بەخۆی ناتە سۆکە بزانێت لەوە ناوچەکە چیە بەلامەوە گرنگە سەرنجی جەنابەتی لەسەر بزانم ئێران هیچ سیاسەتێکی ڕوونی هەیە بەرامبەر بە ئێستای سووریا یان هەر جارێ خەریکی خۆیەتی و بە باوەڕ من جارێ جەمبەندیەک لە تارانە نییە
لەلایەکەوە ئەو شتەکە لە چەند مانگی ڕابردوو دەبینین ئێران دەکۆشێت کە ئاڵۆزبوونەکە کەم کاتەوە بە باشی دەزانێت کە هیچ کاتێکی دیکە بە ئەم دەوڵەتە پەیوەندێکی ئستراتژیک لە بینی تاران و دەمشق ئەو جۆرەکە لە 45 ساڵی ڕابردوو بووە جارێکتر دروست نابێتەوە بەڵام ها بە شوێنیەوە کە کێشەکان کەم کاتەوە لەلایەکی دیکەیشۆ دەوڵەتی ئێستای دەمشق دەوڵەتی موقت ناوی بڵێن دەوڵەتی کاتی ناوبووین دەوڵەتی ئەحمەد الشاق بە لەهازی بیر و باوەڕ و لەهازی ئیدۆلۆژیک دەوڵەتێکی ڕەقیبی ئێرانە دەوڵەتێکی دژ بە ئێرانە و کەمکردنەوەی کێشە زۆر سەختە هەرچەند ئەحمەد الشاق نیشانی داوە لە سیاسەتەکانی خۆی تا ئێستا لاینکەم ئەو سیاسەتەری ئێلامیە یا لەسەر میکرۆفۆن و دەشاشەی تەلەڤیزیۆن باسی دەکات ئینسانێکی زیرەکە و باس دەکات لە حەزەکات لەگەڵ هەموو کەسێک پەیوەندیەکانی باش بکاتەوە هەرچەند لە ناوی سووریا ئێمە شاهدین هەم بەرامبەر بە عەلەویەکان هەم بەرامبەر بە درۆزیەکان ئێمە شاهدین کە ئەو شتێکە لە دەمشق وتریا لە میانی عەماڵاشە لە بەرامبەر درۆزیەکان شە لە بەرامبەر عەلەویەکان و ئەگەر کێشەیەکیش پێش بێت شە لە بەرامبەر کوردەکان کامەڵەن جیاواز بووە یعنی ئەبینین کە ئەو ڕادیکالیزمی نوعی ئیسلامیە کە ئەحمەد الشاق لێ هەڵساوە لە عەمەڵا ئەو زۆر جیاوازەتەکی ئەو شتەکە لەگەڵ ڕۆژنامە نووسە ئوروپی و ئەمریکایەکان باس دەکات هەموو ئەمانە دەست بەدەستی داوە ئەگەر من هەڵگرمەوە پرسیارەکەتان بباوەڕ من هێشتا ئێران لە دوای ئەم تەحوڵاتی یەک ساڵی ڕابردوو بەئەخەس سیاسەتێکی تازەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەرەی کەسی چی بکات و چی ئەتوانێ بکات هێشتا بە جەمبەندی نەگەیشتووە ئەستراتیژیەکانی بگۆڕێت و ئایا کورد وەکو دەرفەتێک دەزانێت لە چەند مانگی ئەخیر بە لە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران ئێمە شاهدین کە زۆرە کەسان کە پێشتر هیچ اعترافێکیان بەبوونی کورد لە سووریا نەدەکرد یا هیچ نگایەکیان بە کوردەکان نەبوو هەتا لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانە باسی کوردیان دەکرد کە وەکو دەرفەتێک بۆ ئێرانە و کورد دەتوانێت لەگەڵ عەلەویەکانە بێت بە هاوپەیمانێک بەڵام بە باوەڕ من ئەمە بێشتر ژستێرێکی ژۆرنالیستیە و لە میانی عەمەڵا لە عەرسەی دیپلۆماتیکە هێشتا شتێکی ئەوە ڕووی نەداوە و زۆرێک لە ئاڕایشی تازەی دیپلۆماتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا سەقامی نەگرتووە یعنی باس دەکرێت کە ڕۆژهەڵاتێکی تازە خەریکە ڕوودات لە بواری پەیوەندیێری ژۆپۆلیتیکی ئەمنیەتی پەیوەندیێری دیپلۆماتیک بەڵام هێشتا وەزعیەتەکە لە حاڵەتێکی سەقام و سوبات نییە کە ینی ئاواگەر بیری بکەینەوە وەکو شەڕێکە تەپوتۆزەکە هێشتا هەلا ئاسمانگە هیچ تەپوتۆزەکە نەخەفتە کە بزانین کە وەزعیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بانی لە عەرزی زەویە چۆنە دەمۆلات کاکتور کاردۆ جەنابەت وتت ڕۆژاوای کوردستان کورد لە ڕۆژاوای کوردستان نەبووی بەشێک لە بەرەی مقاومە بەڵام بە شێوازێکی تر ئەگەر خوێندنەوە بۆ ئەم هینە بکەین دۆستی دۆستەکانی ئێران بوو ڕۆژاوای کوردستان دۆستی بەشێک لە مقاومەی ئەوەی کە دۆستەکانی ئێران بوو ئەمە هیچ دەرفەتێکی هێشتۆتەوە بۆ ئەوەی کە جارێکی تر کورد و ئێران لە ڕۆژاوای کوردستان ئەگەر پێویستی کرد بەرامبەر بە ئەحمەد شەرع بەرامبەر بە ئیسرائیل بەرامبەر بە هەموو ئەو دەرگای دراوازانەی کە کراون تۆ ڕوبەڕووی سووریا چونکە ئەو هەژمونەی کە پێشتر لەسەر سووریا هەبوو هەژمونێکی ئەمریکی بوو هەژمونێکی ئێرانی بوو هەژمونێکی تاڕادێک هەتا تەنان رووسیا چوویە قەڵبی ئێرانەوە چینیش بە دیاریکراوی و فەڕەنساش تا ڕادەیەک بەهین بەڵام ئێستا هەژمونەکە جیاوازترە ئەو هەژمونە بەهێزەی کە وڵاتانی سنی مەزهەب بە تایبەت سعودیە قەتەر ئیمارات کاتون سەرخەت هەژمونێکی جیاوازترە و فۆرمێکی جیاوازتری مامەڵی پێویستە بێت تێگەشتن جەنابەت چیە لەمە واسی دەرفەتێکی تر بەردەم کورد بکەینەوە ئەزانی چیە تقریبا ئەگەر بەو جۆرە سێریکەین لە قەتڵ عامی عەلەویەکانەوە سێریکەین ئێران هیچی پێ نەکرا ئەگەر بچین بۆ دروزەکان ئەوە بە هەماشی و ئێران هەر تەماشاکەرێکی باش و مەگەر هەر هات و هاوارێ کرد و ئەمە ناکرێ و ئەمە با بڵێن دژی مافەکانی مرۆڤ پێخۆشتر بوو ئەوانی پێخۆش و بەس بۆ عەلەویەکان بەڕاستی ئازاری پێگەیت چونکەوە ینی لە تایفی عەلەوی کەم بێتەوە ینی لە پڵاسەکانی ئەو کەمە بێتەوە گەر بۆ جۆرە بیری لێ بکەینەوە بۆیە تا ڕادێکی زۆر کوردەکان نایەنەوێت جارێکی تر دەستیان بۆ ئاگرە بسووتێتەوە بەوەی کە ئەمان درێژکراوەی با بڵین هەژمونی ئێرانی لە ناوچەکەیە چونکە لە ڕاستیە ئێران بێجگە لە سووریا ئیسرائیلیش پێی خۆش نییە بێتەوە ناوچەکە ینی بێزگە لە سووریا و ئیسرائیل تورکیا پێی خۆش نییە بێزگە لە تورکیا و ئیسرائیل و سووریا سعودی پێی خۆش نییە ناکری ئێمە دەست بەرین بۆ شتێک کە هیچ لایەنێک پێی ڕاستی نییە و لە هەمان کاتە ئەگەر دەرفەتەکە بۆ بێ ئێمە لەگەڵ عێراق هاوسین ینی با بڵێن ئەگەر بەم منتیقە بیری لێکەینەوە لە ڕاستیە ئێمە سونەکان لە بینمانایە و سونەکان زۆر خەون بە ئەحمەد شەرعێکی عێراقی وەبینن
يعني ئەگەر درێژێکی تۆ بۆ عێراق ینی ئەوە هەمیشە لەم انتخاباتەیە بە تایبەتی خەون بەوە بینن کە ئەحمەد شەرعی بێت و ئەمە ڕزگار کە لەو هەژمونە سیاسیە شیعی کە بەسەر ناوچە سونیەکانە هەیە بۆیە لە ڕاستیە کورد تا ڕادەیەکی زۆر لە ئەو خیتابە سیاسی کە هەیە هەتا ئێستا خۆشبەختانە بۆ ئاراسەیە نەڕۆیشتووە کە ئێمە ئەچینەوە با بڵێن هەپەیمانتیکی تەکتیکیە بەسین لەگەڵ ئێرانە بۆ ئەوەی هەژمونی دیمەشەکە لەسەر دکتۆر دەشی جوتی دەنابێت تقریبا ئەوە مەفهومە لە هەمومان ئەسڵەن ڕوئیاکەی ئێران ڕوون نیە بەرامبەر بە سووریا ڕوئیە ئێران تا ئێران خۆشی نازانێت ئێران هەوڵ ئەدات بە تەواوەتی نەکرێتە دەرەوە نەک ئیتر بە تەواوەتی بلۆک بکرێ و با بڵێن سووریا بیکاتە دەرەوە هەوڵ دەدا لە ڕێگەی با بڵێن تەجمعاتی ئیسلامی و بێ بگەڕێتەوە هەوڵ دەدا لە ڕێگەی عەلەویەکان و بێ بگەڕێتەوە هەوڵ دەدا لە ڕێگەی بازرگانی و بێ هەر بگەڕێتەوە لە ڕێگەی کەلتوری و سەقافی ئەمانەوە بێ هەر بگەڕێتەوە چونکە ئێمە ئەومان لە خەیاڵ بێت ئێشتا با بڵێن کۆمەڵێک سەرچاوەی وزە هەیە یاخۆ سەرچاوە هەیە کە سووریا لە سەردەمی بەشار ئەسەدا پشتی بە ئێران بەستووە ئەمە پێویست بە ئەم چێنجە ئەبێتەوە بەدیلی بۆ دۆزیتەوە ئەوم بەدیێ ژوا بە ئاسایی نایەتەکایەوە بۆیە بەڕاستی ئێران هەوڵ ئەدات هەر پێگەی دیبلۆماسی خۆی لە ناو سووریا بێڵێتەوە وەکو جاران نامێنێ بێگومان بەڵام ئیتر هەوڵ ئەداتە چۆنە بێ ئەو علاقەتە بە تەواوەتی قەتع نەکرێت چونکە سووریا بەشێک بووە لە پلانی استراتیژی ئێرانیەکان پێش عێراق و پێش لوبنان و پێش شارەکانی تریش بەڕاستی کاکتور کاردۆ ئەگەر مسلسێک بکێشنەوە جارێکی بڵێ ئەوە ئیسرائیل با تەڕەفێکی بێ بە ئەمریکاش بخینە سەر بەرژەوەندەکەی ئیسرائیل لەولاوە تورکیا هەیە ڕاست لەم لاشەوە وڵاتانی عەرەبی بۆ کورد مامەڵەکە لەگەڵ کامیانە تا ڕادەیەک کراوەترە کە بتوانێت هیچ دە ساڵێک بۆ خۆی ئایندەی خۆی ببینێتەوە خۆی ڕاستێکی دکتۆر جان ئەوەی کە ئەیبینین با بڵێن هاوبەشەکان یاخۆ با بڵێن ئینترستی تورکیا و سعودیە و ئیسرائیلی تا ڕادەی زۆر لە زۆر شوێنە هاوتەریبە لە زۆر شوێنە یەکانگی دەگرێتەوە بە تایبەتی لە مەسلەی دەرکردنی ئێران بە پلەی یەک لاوازکردنی هەژمونی داعش و هێزە متەتەڕیفەکان کە ئەمەش هاوتەریبە لەگەڵ حەز و خوازی ئەحمەد شەرع یعنی ئەحمەد شەرعەکەی جاران نەما بەوەی کە جۆلانی بوو بەوەی کە باسی لە جیهادی ئەکرد و کە من لە مقابلێکە بینیمە ڕاستێکە ینی ئەمە کاتێک کە بە تەواوەتی قەتعی خۆیەکە لەگەڵ قاعیدە لەگەڵ سیێنێنە مقابلێکی کۆنیە پێمای 2007 ئەڵێت ئێمە جیهادی عالەمی ناکەین تەواو ئێمە جیهادی سووری ئەکەین و ئەمانە بەس سووریا ڕزگار مقابلێکی لەگەڵ سیێنێنە ینی لەو کاتەوە ئەم لەسەر ئەو شێوازە ئیشەکە بۆیە مەسلەی جیهاد و ئەمانە لەلای ئەحمەد شەرعیش گۆڕاوە بۆیە ئەخیر خطابیشی کە لە ڕۆژی ڕابردووە هەیەتی ئەڵێ دەوڵەتی ئیسلامی دەوڵەتی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شکستی هێناوە ڕاستە ئەو قەنەعەتی بەوە نییە ینی وەکو چۆن بڵێ خۆی لەو پەڕانوێتەوە کە ئێمە ئەمانێ دەوڵەتێکی ئیسلامی دروستکەین چونکە ئەو قەنەعەتی وایە کۆمەڵگەی سووری کۆمەڵگەیەکی موسڵمانە و ئەم کۆمەڵگەی موسڵمانە ئەکرێ بە باش و خراپ مامەڵە لەگەڵ دەقەکانە بکە و ئەگرێتەوە بۆ بواری شریعەت بەڵام ئەوەی کە ئێستا بۆ کورد ئەگوزارێ ئەوەیە کە بەڕاستی هێلکەکانی بە تەواوەتی ناخاتە سەبەتێکیشانەوە چ ئەمریکا بێ چ ئیسرائیل بێ چ تورکیا بێ یاخود بە هاوتەریب خلیز بێ بۆیە بەڕاستی گرنگە بۆ کوردەکان ئێمە لەگەڵ ئەوەیە بین هاوتەری بین یاخو با بڵین بە ئاگا بین ئیسرائیلەکان چیانەوێت حکومەتی ئەحمەد شەرع چی ئەوێت وهروەها حکومەتی با بڵین سعودیە چی ئەوێت ئەمە زۆر گرنگە بۆ چێ زۆر گرنگە بۆ وڵاتانی کە باڵی ئەگەر کورد بێ مامڵی لەگەڵاکە بەڵام وەکوتم خۆشببختانە تا ئەسا باش هاتووە بەڵام ئیتر چاوەڕێ ئەوەش ناکەین کە بە تەواوەتی بەردەمەکە هەمووی گوڵ بێ و شەڕ دروست نەبێتەوە هیواداری ئەوە دروست نەبێتەوە چکە تاوەکو ئێساوە کۆڵێن ئەمە دۆمینۆ ئیفێکتەکەیە چوو بۆ عەلەویەکان چوو بۆ دروزەکان ئەبێ بگاتە سەری کوردەکان بەڵام هیوادارین ئەوە نەکرێت چکە تا ڕادەیەک زۆر کوردەکان پاڵپشتێکی باشتریانێ لە ڕوانگەی سەربازەوە لە ڕوانگەی چەکەوە و ئەوان جنگاوەرێکی باش و شەڕێکی مێژوکی باشتریانێ با بڵین ئەو قاعدە سەربازیکیانە زۆر بەهێزتر بووە لە دروزەکان چکە دروزەکان لە ڕاستیان شەڕیان نەکردو شەڕکار نەبوون وەختی خۆ مەگەر تەنیا شتێکە پێم وایە هی ئەوەیە گفتوگۆ لەسەر بکرێت ئەوە بوو کە کورد بەلای ئەحمەد شەرعەوە بەلای حکوومەتی ئێستای سووریاوە بەشێک نەبوو لە ڕووخاندنی ڕژەمی بەشار ئەسەد بێگومان ڕژێنراوە باسکراوە ڕاست ئەو ڕێژێنراوە بەڵام لە ڕاستیە کوردیش خۆنە خۆشبەخت نەبوو لە سەردەمی بەشار ئەسەدا ینی ئەگەر پشتیوانیشی نەبوو بەڵام بێگومان بەڵام بۆ پاراستنی خۆی مەجبور بە بیکە کاک حکوومەتی ئیدلب ئێستا هەندێک بازەکرێت لە حکوومەتی ئیدلب کە ناڕاستەخۆ ڕێکەوتون لەگەڵ رووسایە لەگەڵ کۆمەڵێک جنگاوەری تر یاخۆ با بڵین سەربازگەی تر کە لەو مەنتەقەیە هەبوون کە ئەوان هێرش ناکەن ئەوان هێرش ناکەن دەی خۆ ئەمە حکوومەتەکەی ئیدلیب ئەحمەد شەرع بووە کە ئێستا دزەی پێکرێ کە لە محافلی ئیستیخباراتی
وڵاتی ئیسرائیلەکانێک ئاڵێ ئێوەش وەختی خۆی ئەم شتانتان کردووە ینی ئەو شتە ناشینانەی کە ئەوان ئەڵێن کە کورتکردوێتی دەیخۆەوە خۆشیان کردوانە لە ڕاستیە لە سیاسەتە تۆ پێویستە بە کۆمەڵی ڕێکەوتن هەیە کە ناکرێت هەموو لە هەم شوێنێکە باش بکرێت. کاکتۆرە دەشیر بە بڕوای بەڕێزت ئەو دەرفەتانی کە وتت ئێستا دەرفەت لە بەردەم کورد لە ڕۆژاوای کوردستان زیاترە تا سەردەمی بەشار ئەسەد. ئەگەر باس لەوە بکەین کە هەژمونی وڵاتانی ئیسلامی وڵاتانی سنی مەذهب لەسەر سووریا و بە تەنیشتیەوە ئیسرائیل و ئەمریکا و لەو لاشەوە تورکیا بە بڕوای بەڕێزت لە کام لات لە کام دەواازە لە کام دەرکە دەرفەتەکان زیاترن بۆ کورد و بتوانێت کورد هەنگاوەکانی داهاتی خۆی هەڵچنێت. من فکر دەکەم کە کێشەی سەرەکی کورد لە سووریە بێشتر کێشەی بانی عەرزە، یعنی ئەوەکە دەزانین ئەو شوێنانە کە تقریباً نزیکەی 11 تا 12 ساڵەکە کنترۆڵی هابە دەستی کورد ئەوە لە سەدان سی خاکی سووریەیە و ئەو شتەکە ئەو پارچەکەمە بە ڕۆژاوا دەیناسین ئەوە کە دەزانین لە بانی عەرزی واقع زۆرێک لە جەمیعەتی دانیشتوانی ئەو شوێنە عەرەبن، یعنی بەداخەوە کوردستانی ڕۆژاوا وەکو کوردستان لە باکوورە وەکو ڕۆژهەڵات وەکو باشوور نییە کە زەویەکەی یەکدەست بێت. سیاسەتی موزایەکی کە لە دەوڵەتەکانی سووری هەر لە سەردەمی سەدەکانی 1930 دەستی پێکرد جێبەجێکردنی گروپە قۆمیەکان بۆ سبعەتی ئەوە کە تەمامی حتا شوێنە کوردەواریەکان کە دەبینین تەمامی شارەکان لەلایەنەوە زۆربەی دیاتەکان عەرەب بوون، زۆرێک لە دیاتەکان تورکمان بوون یا ئەتنیکێکی دیکە بوون. ئەوە کێشەی سەرەکی گشتی کوردە، یعنی پارچەیەکی مشخصی کوردی کە لە بانیا شەڵکات نییە، ئەوە کێشەی سەرەکیە. بەڵام لە بواری دەرفەتەکان ئەگەر باسکەم من تا ڕادەیەکی دیدگام جیاوازە لەگەڵ دیدگای کاکاودۆ. من فکر دەکەم ئێستای سووریە بە هیچ عنوان سیاسەتی دەوڵەتی ئیسرائیل هەماهەنگ لەگەڵ یا مشابهی سیاسەتی دەوڵەتی تورکیە نیە. اتفاقا لە زمانی حاضر بۆ کورد سیاسەتی دەرەوەی ئیسرائیل و هەتا سیاسەتی دەرەوەی ئێران نزیکن بە یەکتری بە دوو هەدەفی جیاواز. ئیسرائیل بە هیچ عنوان ئێستا نییە بە شوێنیەوە کە دەوڵەتێکی باسوبات و سەقامگیر کە بنەڕەتێکیشی ئیسلامی خوازە هەرچەند خۆی وەکو ئیسلامی خواز نەناسێت خۆی وەکو سووری معرفی بکات، بەڵام هەوەکە ئاماژەم بکرد لە ئەمری واقع چ لە بەرامبەر عەلەویەکان چ لە بەرامبەر دۆزیەکان جۆرێکی تر ڕەفتاری کرد. سیاسەتی ئیسرائیل ئەو سیاسەتی گشتیەسەیەکی لە 70 ساڵی ڕابردوو بووە، نائەمنی لە سنوورەکانی دەرەوەی سنووری ئیسرائیل و زەعیفبوونی دەوڵەتەکان و بە هیچ عنوان نییە بە شوێنیەوە. ئەوە ئەتوانێت تا ڕادەیەک دەرفەتێکی تاکتیکی بۆ کورد دروست بکات. لە لایەکی دیکەشەوە ئێرانیش بەو قەنەعاتە گەیشتووە کە گەیشتووە لەگەڵ دەمشق جارێکی تر ناتوانێت پەیوەندیکی استراتیژیک و پەیوەندیکی گەرم دروستکات کە بە هیچ عنوان بەڵاومنش ناتوانێت دروستی بکاتەوە. ئەویشە تا ڕادەیەک دەمشقێکی زەعیف شاید بۆ ئێران باشتر بێت. ئەو نەونیگاکە دەمشقێکی زەعیف باشتر بێت هەتا بە باوەڕی من تا ڕادەیەکیش دەوڵەتی عێراقی شەسی، چون ئێستا ئەو باسە دەکرێت کە ئەوە کە ئاماژەتانیش فکر خۆتان کە عەرەبی سونە لە عێراقا مەترسیەکی زۆری هەست لەسەر هەژمونی شیعە لە ناو عێراقا و بە شوێنی ئەحمەد شەرعێکی خۆی دەگەڕێت. بوونی ئەحمەد شەرعێکی قەوی کە کێشێری ناوخۆی کەمتری بێت باعث دەبێت کە کەمکەم نیگایەکیشی بە عێراق و بێت نیگایەکی بە قەویکردنی سونیەکانی عێراقا بێت. ئەمانە ئەم نەو ڕقابەتەکە لە بینی وڵاتە تا ڕادەیەک زلهێزەکانی ناوچەیە، ینی ڕقابەتێکی لە بینی ئیسرائیل و تورکیا هەیە، ڕقابەتێکی لە بینی ئێران لەگەڵ تورکیا هەیە و حتا مەسەلەیەکی دیکەش لە نەزەر بگرین. دروستە کە لە زۆرێک لە مەسائل نیگاهی تورکیا کە وڵاتێکی سونیە لەگەڵ فرەیەک لە وڵاتە عەرەبیەکان بە تایبەت قەتەر نزیکە، بەڵام بەگشتی ئەو نیگاهی ئیخوانی دەوڵەتی تورکیا زۆر جیاوازی هەستێکی ئەو نیگایەکە عەرەبستانی سعودیە، یعنی ڕقابەتی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە عەرزی واقع لە سووریا خۆی تا ڕادەیەک خەریکی نیشانەدا بۆ پێشتریش دەبێت. ئەمە دەتوانێت دەرفەتێکی تاکتیکی بۆ کورد دروستکات و اشتباهاتی دەوڵەتی ئەحمەد شەر ئەو اشتباهاتەکە لە بەرامبەر عەلەویەکان کردی، ئەو اشتباهاتەکە لە بەرامبەر دەروزەکان کردی کە جامعەی جیهانی دوچاری مەترسی کرد کە دەتوانێت
ئەم دەوڵەتە کەمینەکان بنێتە ئازار و فشار و ئەو وەزیەتە بێت و ئێستا حتا باسی ئەوە دەکرێت هەواکەشارین دروستەکان ئەسم باسی دەوڵەتێکی دیکە دەکەن یا لایەنەکەم باسی فدرالیزم دەکەن ئەم باسانە فەڕەنگبوونیان باسانە تا ڕادەیەک ئەتوانێت دەرفەتێرێک بۆ کورد لە ڕۆژاوا دروست بکات بەڵام کارەکان زۆر سەختە یعنی کارێکی ئاسان لە بەرامبەر کوردانیە زۆر زۆر باشە کاکتور کاردۆ ویستم شتێک بڵێم بەس دکتۆر ئەردەشیر تقریبا ئاماژەیەکی پێکرد عراق نقطەیەک نییە بۆ پەیوەندی نێوان ئەحمەد شەرع و ئێران بگومان عێراق ئەو خاڵەیە کە سووریا با بڵێین سنوورێکی زۆری هەیە لەگەڵیە و سنوورەکەش تا ڕادەیەکی زۆر ئەوە بووە کە هەمیشە داعش توانێتی لەم دوو لەو دیو هات چۆ بکە و دەوڵەتی ڕقە ئەو کاتە ڕوخەکە لە مووسڵ ڕوخا ڕاستێکی ینی ئەمە ئەحمەد شەرع ئەو هی نازانێ ئەو استراتیجیات لەوەتی یەگات بۆی عێراق بەڵێ خاڵی کۆکەرەوەیانە ینی هەمیشە عێراق ئەو شوێنەیە کە ئێران لە ڕێگەی ئەوە با بڵێن پاڵەتەنیشتەوەی کە جناب باست کرد کۆمەڵێک سەرچاوە هەن لە ناو سووریایە پەیوەندیان لەگەڵ ئێرانە هەبووە مێژوویەکی چواردەییش کەم نییە بۆ تێکەڵکردنی کللتور بۆ زۆر شتی تر کە بێگومان ئەوە بەشێکە لە مێژووە تۆ ناتوانین کۆڵی لەوە بکەنی ئەوە ئەتوانین بەشێکی لە شوناسی سووریەکان بەڵام ڕاستەکەی عێراق بەڵێ خاڵی کۆکەرەوە بەس منێکشە دەبوو لەگەڵ کاکتۆر ئەردەشیرە باسمەوە کرد کە هیچ کاتێک ئەوەندە بەرژەوەندەکانی تورکیا و ئیسرائیل ئەوەندە گەورەیە ناکرێت بەهۆی سووریا و بەتەواوەتی هەمووی تێک بچێ ئەکرێ لەم قۆناغی ئێستایە پەیوەندیەکان ئاڵۆز ببێت بەڵام بەتایبەت لە پەیوەندی بۆ تورکیا ئەوەی کە گرنگە نەبوونی هێزی کوردیە لە سنوورەکەیە ینی بۆ تورکیا ئەوە گرنگ نییە کە بەتایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو خۆ دۆستایەتی ئەردۆگان زۆر بەهێزتر بوو لەگەڵ بەشار ئەسەد تاکو ئەحمەد شەرع خۆمەوەمان بینی هەمومان کاکە ینی خۆ بەشار ئەسەد ئەو نقطەیە کاک دکتۆر لە حاڵەتی بەهێزبوونی هەژمونی سنی بەسەر سووریاوە کە تورکیا بەلایەوە ئاسایی نییە بەڵێ شوێ تورکیا خەریکی ئیمارەتی خۆیەتی ئەمپاراتۆرەتی خۆیەتی بیرکردنەوەیەکی عوسمانیانی قەدیم کە لەگەڵ یا بەردەوامی هێناوێتی ئەمە نزیکبوونەوەیەک ینی گۆڕینێک دەستکاریەک بەسەر دیدگای تورکیا بەرامبەر بە کورد لە سووریا دروست ناکات یا دروستی نەکردووە ئەو پەیوەندیە ئێستا بەردەوامی هەیەکی هەیە بێگومان ینی ئەوەی کە ئێستا لە سووریا هەیە ئەحمەد شەرع هەوڵ ئەدات ئەو نەغمە ئیخوانیە سونیەکەم کاتەوە ئێمە ئەومان لەبیر نەچێت تقریبا هەفتەیەک پێش ئێستا یەکێک لە ڕاوێژکارەکانی ئەحمەد شەرع لە نووسینێکە باز لەوە کە ئەڵێ ئێستا کاتی ئەوەی ئیخوان موسلیمی خوان حەکە لە سووریایە مەسجە هیچ شوێکە خۆ مەسنجە ئیسرائیل نێڵێ خۆ مەزی ئەمریکان نێڵێت بۆ ئەم قسەی ئەکات ئەمە پێڵێ ینی تەواو ئەوەی کە ناوی ئیخوان موسلیمی کۆتایی پێها لە سووریایە ینی ئەوەی کە پێ ئەوترێ خەونی ئیخوانیزم لە ناو سووریایە ئەوەی کە تورکیا کە بە هەژمونێکی بەتەواوەتی بەسەر سووریا بێ بێگومان ئەمە دەرگاگرێلەوە چونکە ئەحمەد شەرع ئەزانێت ناتوانێت بەتەواوەتی بچێتە هەژمونی تورکیا و ناتوانێت بەتەواوەتی بچێتە هەژمونی ئەوەی کە پێوتێ سەلەفی دەسەڵات لەگەڵ سعودیایە ناتوانێت بەتەواوەتی ئەوەش بکات هەرچەندە باڵانسی زراگرێت لە بینی ئەمانەیەوە کۆمەڵێکی زۆر لە هەنگام درراوە لەوەی کە ڕێگا بدرێ بە سەلەفیەکان بەتایبەتی ئەو سەلەفیانی کە سەلەفی علمین و سەلەفی دەسەڵات ناسراون لەناو سووریا بگەڕێنەوە و مینبەری خۆیان هەبێ و وەک چۆمڵی مزگەوتی خۆیان هەبێ بۆی لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئەو گوزەرێ لە سووریایە ئەحمەد شەرع زۆر بزێوانتر یاخۆ با بڵێن فڵ باسترانە سیاسەتەکە هەتاوەکوونێ بەرامبەرەکانی من ئەوەی کە ئیخەنمەوە لی زیاتر ئەتوانم بڵێم تا ڕادەی ئەحمەد شەرع ئامادەیە بۆ چەکداماڵینی سووریا بە مەرجە دەسەڵاتەکەی لێ نەسەنەوە لەگەڵ ئیسرائیل ڕێبکەوێت بۆیە تا ئەو حەدەژە ڕوات ئەوە بینەمان لە سووریا لە نقطە بەهێزەکانی ئەحمەد شەرع ئەوەیە کە زۆر خۆت باسی شتێکت کرد زۆر شارەزای مێژوو ئاخر ئەو مێژووی لێ کردو قوربان ئەو مێژووی هێشتوێتی هەوڵی داوە دائیمەن لەگەڵ مێژووە بڕوە نەگەوەی کە ئێمە واکەین و واکەین نییە ئەو ئەڵێ من ئەمەوێت سووریایەک دروستکەم بچێ بەرەو پێشەوە چۆن دروستێکی بچێتە بەرەو پێشەوە ئەڵێ مێژوو پێمەڵێ کە من پێویستەکە خەڵکی سووری هەژار نەبێت خەڵکی سووری خۆشگوزەران باسێکیشی کرد هەر یەکەم لە چاپێکوتنەکانی بەڕوونی ئەوەی وەدوتی من ئێستا ئیش بۆ ئەوەکەم 14 ملیۆن ئاواری سووری بهێنمەوە بڵێ ئەوە تقریبا بێگومان دەرگاکانی بۆ کردوێتەوە ئەمە لۆدێکی زۆر لەسەر وڵاتان کەمە کاتەوە ئەمە وای لێکە لەگە ئەوروپیەکانە کە بڵن ئەم کابرا ئەوێ لۆت لەسەر ئێمە کەم کاتەوە بۆیە بەر ئەمە جوانکردنی دەموچاوی و کابرایانی بەڵام ئەمە سیاسەتێکی لە واقعانەیە ئەگوزارێ بەڵام دەستێکی ڕقیشی هەیە بێگومان کۆمەڵێکی زۆر لە جیهادیستی هەیە لە داعش چی پێڵێن داعشەکانی هەیە کە ئینێرێ بۆ شوێنانی کە شەڕەکەن ئەمەش بەشێکە لە سیاسەتی ئەو کابرایە هەروەکو چۆن ئەوترێت شەڕیش جۆرێکی تر لە سیاستکردن چونکە لە ڕاستی ئەوەی کە ئەوەی کات سیاسەتێکی زۆر پراگماتیانەیە هەوڵ
هەوڵ ئەدات ڕاستە و خۆ لەگەڵ هاوبەشەکان یاخۆ لەگەڵ دوژمەکانی مامۆستاکان خۆش بێخوا کاکتۆر دەشیرکاتم زۆر کەم ماوە هەر بە کورتی دوای سەرنجی خۆت بخەیتە ڕوو و بە دیاریکراوی لەسەر کورد لە ئێستایی مامەڵەکان سیاسەتەکان گۆڕانکاری لە هاوکێشەکانی سووریا ئەگەر سەرنجێکت ما بێ بە کورتی باسیکەی چکە کاتی بەرنامەکەمان وردەوردەیتر کۆتایی هات. من فکرەکەم کە ئێستا بۆ زۆرێک لە کەمینەکان لە سووریە ئەم واقعەتە خەریکە ڕوون دەبێتەوە کە بوونی کورد و بوونی چەک لە دەستی کورد تەنیا بۆ پاراستنی کورد نییە و دەتوانێت بنەوعێک پاراستنی کەمینەکانی دیکە لە سووریە بێت چون مەترسێکی گەورە هەیە کە قودرەتکردنی ئەحمەد الشەرع و جیهادیستەکان لە سووریە ئەو ئەزمونەکە لەگەڵ عەلەویەکان کردی و لەگەڵ دڕۆزیەکان کردی بێتە باعەسیەوە کە بێتە کێشە بۆ ئەوان هەتا لەسەر مەسائلی مەدەنیش و لەسەر مەسائلی سیڤیلیش و ئایمە شاهدین لە دەمشقا هەر لەو کاتە کە ئەمان هاتنە ڕووی کار زۆرێک لە شتانێکی دیکە کە لە سووریای پێشتر لە مێژووی 100 ساڵی ڕابردووی سووریە شارێکی کراوەتر باشتر ئەمانە بوو قەدەقە کردیا لەوێنە زۆرێک هەتا لەوانیشە هەست بە باوەڕ من ئەم باوەڕ خەریکی کەم غیرە ڕاستەخۆ خەریکین حسی دەکەن ئەبیستین و گۆڕینی نوعی مەوزعی تۆماس پاراکیش تا ڕەدەیەک ئەتوانێت هەرا من نیشان بدات. من فکر دەکەم کە موفق نەبوونی ئەحمەد الشەرع نەبەگشتی بەڵام تا ڕەدەیەک لەگەڵ ئشتباهاتێکی خەریکە دەکات ئەتوانێت دەرفەتانێک بۆ کورد دروست کات بەرزبوونەوەی کێشەی ئێران و تورکیە چە لە غەفقازە کە شاهدین چە لە مەسائلی دیکەش تا ڕەدەیەک ئەتوانێت دەرفەت بێت بەڵام هەواکان باشەم کرد کێشەی سەرەکی کورد لە ڕۆژاوا ئەو ناوچەی ناوچەکانە کە ها بەدەستی زۆرێک لە ناوچەکان عەرەبن زۆرێک لە کەسانێک لەو ناوچە دانیشتوون تورکمەنن و ئەو کێشەیەکی سەرەکیە کێشەکەی زۆر قودموڵەکەی جیاوازە لەگەڵ کورد لە باشوورا لە باکوورا و ئەوە کێشەی سەرەکیەوە من هیوادارم کە بتوانێت لە ڕقابەتی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەس بتوانێت لە دەرفەتەکان بە باشترین وەزعیەت استفادە بکات. دەستەکانی خۆش بیاخوا زۆر سوپاس کاکتۆر دەشیری پەشەنگ هاوڕێی بەڕێز توێژەری دەوڵەتی لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران کاکتۆر کاردۆ توێژەری نەدەوڵەتی و شرۆڤەکاری بەڕێز لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو. بنانی بەڕێز بە هیوایەوەی کە توانی بێتمان سەرنجێکی ورتر لەسەر ئێستای دۆخ و پرسیارە گرنگەکەی کورد لە ڕۆژاوای کوردستان بۆ بەڕێستان بخێنە ڕوو. زۆر سوپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش.